ئەمڕۆ یەکێک لە گەشتیارە گەنجەکانی کوردستان گەشتی کردو بۆ شوێنێکی جیاواز کە ئەویش ئەفغانستانە. دەمەوێت پرسیاری لێ بکەم بۆچی ئەم وڵاتەی هەڵبژاردووە چەندی وڵاتی دڵڕفێن و ئەوە هەیە وەلەو ئەفغانستانی شوێنێکی زۆر تایبەتە، بەڵام هەمیشە کە باسیەکەن شوێنێکی تۆزێک ترسناک دیارە و کولتورێکی کەمێک داخراوی هەیە. بەڵام دەمەوێت بپرسم لەم گەشتە بۆچی ئەم شوێنەی هەڵبژاردووە لە تەواوی جیهانە. میوانەکەمان مەهدی کەریمە، سڵاو لێبێت و ئەم کاتە و باش پێم بڵێ لە تەواوی جیهانە بۆچی وڵاتی ئەفغانستانە هەڵبژاردووە. ئەم کاتە ئێوە بینەرەکانیشتان باش، سپاس بۆ میوانداریکردندا. ڕاستیم پرسیارم زۆر لێکرێ بۆچی لە تەواوی جیهان وڵاتی ئەفغانستانم هەڵبژارد. چەند هۆکارێک هەیە. یەکێک لە هۆکارەکان ئەوەیە من حەزم لە گەشتکردنە بۆ شوێنانە کە خەڵکی ناچن بۆی بزانم چی هەیە دەربارەی و شوێنە پیشانی خەڵکی بدەم. هۆکاری دووەمیش بە درێژایی شتانی کە خوێندومەتەوە لەسەر وڵاتی ئەفغانستان و لەسەر خەڵکەکەی بۆم دەرکەوتووە کە نزیکترین میلەتن لە کوردی خۆمانەوە جا حەزم کرد بێم لە نزیکەوە ببینم، بزانم ئەم نزیکیە تا چ ڕادەیەکە لە دابوونەریت لە خواردن لە کلتور لە فەرهەنگیان. ڕستیم دوو هۆکارە هاندەرم بوون کە بێمە وڵاتی ئەفغانستان سەر ڕای ئەو شتانێکە وترێ لە میدیاکان سەر ڕای و کە ڕەنگە تا ڕادێک ترسناک بێ، بەڵام من گوێم نەدابەوانە و هاتمێنە. کەواتە ئەوە کە باسێ کرد بۆ دەرکەوتا نزیکەکەی تا چەندێکە لە چ شتێکە زۆر لە خۆمانەوە نزیکن؟ بەڵێ ڕاستی لە زۆر شتا لێمە نزیکن، چونکە میلەتی ئەفغانستان ئەمانی سەر بە نەژادی ئاریان هەروەکو خۆمان کوردستان ئەو جاوشتانی کە نزیکن زیاتر لە ڕووی فەرهەنگ و دابوونەریتەوە بنمونە پەیوەندی خێزانی لێرە پەیوەندی خێزانی تونند و تۆڵە وەک لای خۆمان، هەروەها میوانداری کە لێرە میوانداریەکان زۆر گەرم و بڕە وەکو کوردستانی خۆمان بە هەمان شێوە. لە ڕووی خواردنیژەوە و خواردنەوە بنمونە خۆمان چا زۆرە خوێن و لێرەش بە هەمان شێوە چا زۆرە خۆنەوە. چەندین شتی ترەکانی بەگشتی نزیکەکە زۆرە تەنانەت لە ڕووی زمانیژەوە زمانەکەمان زۆر وشەی هاوبەشی کە ینی ئێستا لە کوردێکی خۆمان بێتە ئێرە دەتوانێت بە ئاسانی زیاد لە نیوە لە شتەکانی ئێرە تێ بگات کە ئەمە هەمووی هاوبەشی نزیکی کولتور و فەرهەنگ و زمانی ئێرە. باش کاک مەهدی پێم بڵێ چۆن ڕۆشتی، ینی لە چه ڕێگایەک و ڕۆشتی، چۆن ڤیزەت وەرگرت، چۆن تەقدیمە کرد، هەر ڤیزەیان هەیە ینی لە ئێستایا کە تالیبان ینی ئەوە نابێت کە حکمی ئەفغانستانی گرتوۆتەوە دەست و دەسەڵات لەسەر لەژێر دەسەڵاتی تالیبانە ئەو وڵاتە، ینی چۆن ئەم پەیوەندی و دروست کرد، چۆن ڕێگاکە لەکوێ ڕۆشتی ئامانەمان بۆ ڕوون کردەوە ڕەنگە بینەر ڤیددیوەکانی توی بینی بێ لە سۆشیال میدیا. من خۆم چەند ڤیددیۆیەکتم بینیوە، ینی پێم سیر بوو بزانم چۆن ڕۆشتووی لە چ ڕێگەیەکەوە بووە، چۆن ڤیزەت وەرگرتووە، ئەمانەمان بۆ ڕوون بکەرەوە. بەڵێ سەبارەت بە ڕۆشتن بۆیە لە ڕاستی پێشەوەی بێن بەر لە ساڵێک دەستم کرد بە ڕیسێرچکردن و بەحسکردن لەسەر چۆن بگەمە ئێرە، چونکە وەک ئەزانین گەشتن بێرە ئاسانیە وەکو وڵاتانی دراوسێمان بەنمونە تورکیا، سعودیا یاخود ئێران. گەشتن بێرە قورسترا. چەند برادێکم هەبوون کە خەڵکی وڵاتانی تر بوون پێشتر هاتبوون ئێرە، لە ڕێگەی ئەوانەوە پرسیارکردن و ئیمێل ناردن بۆ کنسوڵخانەکان ڕێگەیەکم دۆزیەوە کە ئەویش لە ڕێی ئێرانەوە. سەبارەت بۆی کە حکوومەتی تالیبان ڕاستە نوێیە و زۆربەی وڵاتانی دنیاش دانیان بە حکوومەتەکەیان ناوە هەرەمەش بۆ مانایەیە کە باڵێۆزخانەکان لە زۆربەی وڵاتەکان ئیش ناکەن یاخود کاروبار بڕێ ناکەن، تاکە باڵێۆزخانە یاخود ئەو باڵێۆزخانەی کە ئیشەکەن لە دیان بریتن لە وڵاتخانەکانی پاکستان لەگەڵ لە ئێران. پاکستان دوور بوو بۆ خۆمان، بۆیە من بڕیارمدا لە ئێرانەوە تەقدیمی فیزایان بکەم لە شاری مەشهەد کە پێویستە بە چەند ڕسوماتێک و کاروبارێکی ڕێکارێکی یاسایی هەیە. لەوانە شتەکانی زۆر خورستین دەبێت چیدە بەردەم باڵیۆز لە باڵێۆزخانە. چەند پرسیارێک لێ یەکەم چکە لە بابەتی ئەمنی ئەوانیشە ترسن بە تایبەت لەبەر سیخۆڕ و ئەو شتانەی ئەمریکا، بۆی ڕەنگە ماوەی دەخولێک بۆ چارەکەیت چەند پرسیار شتێکی لێکەن و پاشان فیزەکە دەدەنێ بە ئاسانیواتە سەرەتا هاتمە وڵاتی ئێران، لە ئێرانەوە بە شاری مەشهەد لەوێ تەقدیمی فیزەکەم کرد و پاش وەرگرتنی فیزەکە هەر لە مەشهەدی شاری ئێرانەوە سەیارەشت هەیە بۆ ناو خاکی ئەفغانستان و پەڕینەوە لە سنووریش یەکێک بوو لە ئاسانترین پەڕینەوەکان کە من لە ژیانما کردبێتم. نە پرسیاریان لێکردم نە هیچ، تەنها سەی پاسپۆرتیان کرد و فیزەشتەوەی پێ بوو یان بە خێرەوەی بۆ ئەفغانستان. باش پێم بڵێ لە ئەفغانستانە چەند زاراوەیەکەیە وەکو پشتۆیی و ئەردۆیی و فارسی وەمانە و چەند شارێکی بەناوبانگیشان هەیە، ینی سەردانی کامیانە کردو کام شار، ینی وەکو کابل تەسەوەرەکەم سەردانی کابڵت کردبێ و لە زاراوەکانە
چ جیاوازیەکیان هەیە گەر لەگەڵیان قسە و کردوێ بە تایبەت لەگەڵ پشتۆی و ئەردوویەکانە. بەڵێ سەبارەت بە وڵاتی ئەفغانستان وەک زۆربەی خەڵک دەزانێت لە چەندین میلەتی جیاواز پێکاتەوە لەوانە پەشتوونەکان کە زیاد لە نیوەی پاکستان پەشتوونن دوای ئەوە میلەتی هازارا دێت پاشان ئۆزبەک و تاجیک و تورکمان و سید و چەند نەتەوەیەکی تر لە ڕۆی شێوەزارەکانەوە هەر یەکێک لەوانە شێوەزارێکی تایبەت بەخۆی هەیە بنمونە ئەوانەی هازارەکان بە شێوەزاری دەری قسەکەن کە زۆر نزیکە لە فارسی و کوردی خۆمانەوە کە تێگەشتن لەوان زۆر ئاسانترە بەراورد بە پشتونیەکان چونکە پشتونیەکان زمانەکەیان ڕاستە سەر بە خێزانی ئیندۆ ئەوروپیە کە وەک زمانی کوردی خۆمانە بەڵام هاوبەشەکەی تا ڕادەیە کەمترە چونکە ئەوان وشەی غێ ئەوانە زۆر بەکارێنن کە دوانم بڵێم لە ئوردو زیاتر نزیکترە بەڵام هێشتا هەر وشەی هاوبەشێ تێگەشتن ئاسانیژە ئەمما میلەتەکانی تریوەک و ئۆزبەک و ئەوانە تا ڕادێ بە زمانێک قسەکەن کە زۆر نزیکترە لە تورکیەوە لە زمانی تورکیەوە چۆن میلەتانە لە تورکیاوە نزیکن. بەڵێ کەواتە کللتور و فەرهەنگیان لە ئێستادا چۆنە و تشتێکی ئەوان زۆر سەرنجی ڕاکێشای لە کللتور و فەرهەنگی ئەفغانستانە. بەڵێ سەبارە بە کللتور و فەرەنگەوە باسم کرد لەبەری لە چەندین میلەت پێکاتون هەر میلەتێک تا ڕادەی جیاوازی شتی تایبەت بەخۆی هەیە بنمونە لە شاری هێرات کە یەکەم شار بوو لە ئەفغانستان سەردانم کە لەبەرەوەی ئەم شارە زۆربەی دانیشتوانی میلەتی هازاران کللتورەکەیان تایبەتترە هەروەها نزیکترە لە کوردی خۆمانەوە تەنانەت شێوەزارەکەژیان بن ئەو شتانی کە نزیکە لە کللتوری ئەمان مامەڵەکردنە لەگەڵ کەسانی بیانی تەوەک کوردی خۆمان زۆر میوان دۆستن زۆر ڕێزی کەسانی بیانی و گەشتیار دەگرن شتانێتر لە کللتورەکەیە کە جێگای سەرنج بوو لە لای من بریتە لە خواردنەکانیان یعنی خواردنەکانیان تا ڕادەیەکی زۆر هاوبەشە لەگەڵ خواردنی خۆمان بۆ شتێکی تریژەوەی لێرە گۆشت زۆرە خۆن کوردی خۆشمان تا ڕادەیە گۆشت زۆرە خۆین ئەمە سەبارەت بۆ شتە شتێکی بە من دەچیتە شارەکانی تر میلەتەکانە گەڵبن شاری قەندەهار کە سەردانم کرد لێرە زۆربەی خەڵکەکەی پەشتون ئەوجا قەومی پەشتون لە ڕواڵەت و شکڵەوە زۆر لە کوردی خۆمانە چەند واتە کاتە من لەو شارە بووم کەس هەستی نەکرد کە من کەسێکی بیانی بووم هەمویان دەیانوت تۆش خەڵکی ئەم شاری تۆش وەکو ئێمەی چونکە ڕواڵەت و شێو و ڕوخسار و چاو و دەم و لوتمان لەگە خەڵکی پەشتونە زۆر نزیکە هەروە شاری کابولیش کە لێرە ئێکڵەیەکە لە زۆربەی میلەتەکان چکە پایتەختی وڵاتەکەیە ئەو جاتوانی کللتوری جیاواز بینی فەرهەنگی جیاواز بینی لەم شارە چکە لە ئۆزبەکی تایە لە تاجیکی تایە لە هەزارە لە پەشتون بەڵام بەگشتی شاری کابولیش شارێکی زۆر تایبەت بوو بە تایبەتی لەبەرەوەی کە پایتەختە و زۆر قەرەباڵخە و هەر شتێکت بێ ئەیبینیەوە لە ڕووی دیمەنی جوانیژەوە شاری کابول وەکو سلێمانیە لای خۆمان ناوچەی شاخاوی زۆر هاتیە شارەکە زۆربەی خانوەکان لەسەر شاخ بنیادراون ئەوە جێگای سەرنج بوولام. بەڵێ پرسیارێکم هەبوو دەربارەوەی کە بەم دوایانە بڵاو کرایەوە کە شێوازێک لە شەعر ئەوەی کە باسی خۆشەویستی بۆ ڕەگەزی بەرامبەر بکە قەدەغە کراوە ئەمە تا چۆن ڕاستە؟ بەڵێ سەبارەت بە یاساکانی ئێرە لەوەتی حکمی تاڵیبان هاتووە زۆر شت قەدەغە کراون بنمونە ئەو شتانەی کە پەیوەندی نێوان کچ و کۆڕ نزیک بکاتەوە بە هەموو شێوەیە قەدەغە کراوە بنمونە وەک شاعر ئاماژەت پێبدا یاخود گۆرانی یاخود تەنانەت قسەکردنی کچ و کۆر لە شوێنە گشتیەکانە ئەم جۆرەشتانە بە هەموو شێوەیە قەدەغە کراوە و هەر کەسێک سەرپێچی بکات بە چونترین شێوە سزا ئەدرێت. باشە بە تۆزێک زانیاریەکان ورتر بکەینەوە کاک مەهدی یعنی من مەبەستمە کە ئەو نەتەوانەی کە یاخود ئەو نەتەوانەی کە بە زاراوە جیاوازەکان لە ئەفغانستان قساکەن ینی پشتۆکان لە 62 ئەفغانستان پێکێنن تاجیکەکان لە 37 ئەو وڵاتە پێکێنن هەروەها هەزارەکان لە 9 ئەم هەموو کەلتورە جیاوازەیە خودم زاراوە جیاوازانە نەبۆتە ڕێگر لە بەردەم ئەو وڵاتەیە لە بەردەم بەرپرسانی ئەو وڵاتەیە ینی ئێمە کە باسی ئەفغانستانەکەین پێش کابل یەکسەر قەندەهارێتە ناو زەهن و ناو مێشکمانەوە کە شوێنێک بوو بنکەی سەرەکی تاڵیبان بوو لە ساڵانی نەوەکانە بووە چەقی ململانیەکان ئەم گرفتانە ئەم کێشانە تا ئێسش بوونی ماوە لە ناو ئەفغانستانە وەکو تۆ وەکو ڤڵۆگەرێک وەکو گەشتیارێکە سەردانی ئەو وڵاتە و کردبێ بینیوتە؟ بەڵێ سەبارەت بە بوونی ئەو هەموو نەتەوە ئەو هەموو زمان و شێوەزارە بێگومان ئەمە
کێشەی بۆ وڵاتەکە دروست کردو تا ڕادەیەک سیستەمی بەڕێوەبردن و بۆ خەڵکەکەژی بە نمونە ئەگە بچیتە شارێکی وەک شاری قەندەهار لەبەروی خەڵکەکە بەس بە پەشتون قسەکەن ئەگە کەسێکی هازارە بێ یا کەسێکی تاجیک ئۆزبەک بێ ناتوانێت قسەیان لەگەڵا بکات چونکە ئەوان بە زمان و شێوەزاری خۆیان نەزانن بە پێچەوانەژەوە ڕاست ئەگەر کەسی لە قەندەهارەوە بچێتە شاری هەرات فارسی نازانێت ئەمە دەبێتە هۆی کێشە هەر لەبەر ئەمە یا حکوومەتیش دوو زمانی فەرمی لە وڵاتەکە هەیە زمانی پەشتون لەگەڵ زمانی دەری یاخود فارسی کە هەموو نووسرا و تەنانەت زمانی خوێندنگە و زمانی زانکۆکانیش بە هەماشەوە بۆ دوو زمانەیە لەبەرەوەی کە ئەو کێشێ تا ڕادەیە کەم بکرێتەوە سەبارەت بە بوونی کێشە لە نێوان نەتەوەکانیشدا بە دڵنیاییەوە جیاکاری هەیە لە نێوان نەتەوەکانە چونکە زۆربەی تالیبان لە میلەتی پەشتونن و میلەتەکانی تری هازاراش لەگەڵ تاجگان ئەوانە تا ڕادێک لەگەڵ پشتونە زۆر جۆر نین هۆکاری سەرەکیش چییە مەزهەبیان جیاوازە مەزهەبی هازارە شیعان تالیبانەکان سونن ئەوجا لەبەر ئەوەیە جیاکارێکی زۆر ئەبینێ بە نمونە گەر بڕۆیتە شوێنێکی گشتی پشتونەکان بە ئاسانکاریان بۆکەن بڕۆنە ژوورە بەڵام هازارەکان ڕەنگە ئیسعاجیان بکەن هەنێجار ڕێگەیان نەدەن کە جیاکارێکی زۆر زۆر هەیە بە تایبەتیش تا دەدەشیتە بەڕێوەبەرایەتیەک ئەم جیاکاری زیاتر بینی واتەیانی هێشتا ئەم جیاکاریە بۆ گەشتیار چۆنە یعنی کاکە مەهدی گەشتیار بچێتە کام لایەنە باشترە بۆ گەشت سەردانی کام شوێنانە بکات کە مەترسی لەسەر نەبێ بتێت و نەتێت کە باسی ئەفغانستانەکەی هەر لە خۆتەوە دڵە ڕاوکەیەکە و گرێت ترسێک داتەگرێت کاڵی وڵاتێکە ڕەنگەی ئەوە نەبێت کە سەردانی بکەم ساراژ لە سەرەتایە باسی کرد کە ئەترسیت یا خۆتە لە خۆتەوە خەمی ئەوەتە کە بزانی ئەم وڵاتە چۆنە لەگەڵ گەشتیارە لە ئێسایەکە ئەتوانین بڵین وڵاتێکی داخراویشە تا ڕادەیەک لە چاو وڵاتانی ترە. کۆسارە پێم خۆشەوەشی پێ بڵێ کە بزانم لەلایەنی جلوبەر بۆ گەشتیاران چۆنە ئەبێ خاتونەکان خۆیان پۆشتە بکەنیان گەشتیار کە گەشتیار بێت ئێرە لە چلایەنێ بێت گەشتیار ڕاستی پلەیەکی باشتری پێدراوە لەم ڕوانگەوە چونکە دەیانەوێت وڵاتەکە بکەنەوە بە ڕووی گەشتیاراندا هەرەمە ژواکە کە زۆر ڕێز و هاوکاری گەشتیارەکەن واتە گەشتیار دایمە بچێتە هەر شوێنێ دەست پێشخەری بۆ ئەوەکەن کەمە هاوکاریە بەڵام هەنێک کەس بنەونەوە کومن کە شێوەم زیاتر لە لە هازارەکان هەنێجار کە نازانن گەشتیارم ڕەنگە جیاکارێکیش تا ڕادێ بۆم هەیە وڵات تۆزە ڕنگ و ڕووی ئەفغانی و گرتووە کاکە مەهدی تۆزە ڕنگ و ڕووی ئەفغانی و گرتوێتە نازان بە تەمای بگەڕێیتەوە یا هەر لەوێ ئەمێنیتەوە کەلتور و شتەکانە بەدڵ بە چونکە یەک دوو ڤیدۆشمان بینی بڵاوە کردبووە لەسەر بابەتی زەواج و لایەنە کۆمەڵایەتیەکان ڕەنگە دڵت بێەوە بێت و نێیتەوە بۆ کوردستان ئاخ ببی بە زاوایان جا سارە نازانم ئەگەر حازر بێ کاک مەهدی کێشە نەبێت گوێ لە پرسیارەکە بوو گوێ لە قسەکان بوو کاکە مەهدی یا بۆ دووبارە بکەمەوە دووبارەی بکەیتەوە ئینتەرنێت لێرە زۆر زۆر خراپە وایفای قەدەغە کراوە بە سیمکارت ئیشەکە و جا لەبەرەوە هەنێک کێشە هەیە جاروبار هەندە جار وێنەیت لای ئێمە نامێنێ بۆیە ئەو گرفتەمان بۆ دروستەکە ڕەنگە بۆی خەتی ئەنتەرنێت و ئەم بابەتانەوە بێ پرسیارەکە قسەکە ئەوە بووتم نەختێک ڕنگ و ڕووی ئەفغانیت گرتووە ئەو وڵاتە و گرتووە لە ڤیددیوەکانی شاتۆزێک باسی لایەنە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانەکەی ژن و ژن خوازی و شدەڵم ڕەنگە خیاڵیەوە هەبێت لێ بمێنیتەوە نەگەڕێیتەوە ئەم تۆزێک باسی ئەومان بۆ بکە ڤیددیوەکە بڵاو بۆەوە کە زۆری شووە ناو خەڵکەوە کە لە شوێنێکا وەکو دیوەخانێکە دانیشتووی دەڵێ ئەم کابرایە ئەم پیاوە بەڕێزە چوار ژنی هەیە و نزیکەی 40 مناڵیشی هەیە و هەمووشیان بەیەکەوەن ئەمە چۆنە؟ وڵێ سەبارەت بە ڕەنگۆڕم تەنان ئێستا شەجلی ئەفغانیمە لە بەرایانی وەکو ئێرەم لاتەوە نزیک سێ هەفتەیە لێرەم ڕاستی ئەو بابەتە دەنگدانەوەیەکی زۆری هەبوو ئەو برادەرەکە لەگەڵ یابووم لێرە کۆمەڵایەتی بەتایبەتی لە ڕووی ژن و ژنخوازیەوە زیاد لە ژنێکیان هەیە زۆربەی کەسەکان ینی دوو ژن ئەو ئاساییە سێ و چواریش ئەبین لێوە بکێکە لە ڤیدۆکان کە ئاماژەم پێدا بۆ خەڵک ئێرە زۆربەی کاتکان بینن ئەڵێن تۆ ژنە هێناوەڵێم نا ئەڵێن وەرە با ژنت بدەین یانێکە ماوەیتر لێرە بم ڕەنگە تۆزێ ئەها بە کوردەکەی خۆمان ئەڵێ ئینە خراپە هەستەکەم بەتەمای مانەوەی کاکە مەهدی وڵای خۆ وڵاتێکی خۆشەوەی بێتە ئێرە لەبەر میلەتەکەی حەزەکە زیاتر بمێنێتەوە وەس بەداخەوە فیزەکە تەنها بۆ یەک مانگە ناتوانم لەم سەفەرە زیاتر بمێنەوە بەڵام ئینشاڵڵا جاری تریش دێمەوە باشە بەڵێ باشە کەواتە باسێکی ئەو بکەین هەنێک شوێنێکی زۆر جوان و پێشکەوت و ڕاقی پیشان ئەی لەوێ شێوازی واتە تەلارسازی ئەوێ چۆنە بە شێوازێکی مۆدرن یا تەنان هەر وەک پێشوو لەسەر شێوازە کلاسیکەکەی پێشووە
بەڵێ لە ڕووی تەلارسازیەوە چونکە ئەم وڵاتە کۆتا 50 ساڵ 70 ساڵ لە جەنگا بۆ نەتوانراوە بەڕاستی بەرەو پێشچوون لە ڕووی تەلارسازی و مۆدرنیتیەوە بێتە ناو وڵاتەکە بەڵێ بۆی زۆربەی شوێنەکانی بینی لەسەر شێوەیەکی کلاسیکە تەنانەت ئەگەر یەک تۆز لە شار بیتە دەرەوە هەموو خانەکان دەبنە قوڕ و بەر کە ئەمە شێوەیەکی کلاسیکی بەر سەدان ساڵ پێش ئێستاە بەڵام هەنێ شوێنی مۆدرنیشی تایە وەک هەنێ لە ڤیدۆکان کە پیشانمدا ئەم شوێنانە لە شارە گەورەکان وەسە لە شارێکی وەک کابوول کە پایتەختە بێگومان کەسانی سەرمایه‌دار و کەسانی دەوڵەمەندی زۆر زۆرتیایە هەر لەبەرەوە شوێنی مۆدرن نەبینی بەڵام بە گشتی توانم بڵێم سەدا هەشتای زیاتری شوێنەکان لە ڕووی تەلارسازیەوە لەسەر شێوازێکی کۆنی پێشوون و تازە مۆدرنیتیەوە دیار نییە. کاکە مەهدی هەندێک خواردنی ئەفغانستان هەیە بە ناوبانگە نەک لە ئەفغانستان لە دەروی ئەفغانستانیش ناوبانگێکی زۆری هەیە بە تایبەت بریانیەکەیان کە هەم دەرمانی تایبەت بە بریانی ئەفغانی هەیە و هەم ئەو تێکەڵەی گۆشت و بابەتەکانی تری وەکو بایام و گێزەر و گوێز و ئەمانە کە تێکەڵیەکەن ڕنگ و ڕوویەک و بۆنێکی خۆش ئەیا بە خواردنەکە لە ڕووی پاک و تەمیزی خواردن و خواردن لێنان و کەلتوری خواردنیان چۆنە ینی گەشتیارێک کێشەی بۆ دروست نابێت کە سەردانی ئەو وڵاتاکە ڕەنگە براندە جیهانیەکانی لێ نەبێت لەوێکە گەشتیارێک فێرە بچێت بەسەلەن بۆ هەم بەرگرێک بخۆیان شتێک بخوات بابەتە کەلتوریەکانی خۆیان هەبێ خواردنە کەلتوریەکانی خۆیان بێگومان سەبارەت بە خواردن و خۆراکی ئێرە وەک ئاماژت پێدا چەند خۆراکێکی زۆر زۆر بەناوبانگیان هەیە لە تەواوی جیهاندا لەوانە بریانی یا خۆتخواردنێکیان پێڵێن کابلی پڵاو کە ئەوە بە خواردنی نەتەوەیی ئێرەدا ئەندرێت لە ڕووی پاک و تەمیزیەوە ئەوەی کە من بینی بێتم پاک و تەمیزن تەقریباً وەکو کوردستانی خۆمان دەرەچن هەنێ شوێنی ژاوانگە پاک و تەمیزتر بن بەگشتی بەڵام بەگشتی شوێنی ژیاتی سەر شەقامەکان کە ڕەنگە ئەو پاک و تەمیزی نەبێ ڕەنگە گەر کەسێک لەوێ زۆر تەبیعەتی خواردنی ئەوێنە با خواردنەکە پەڕەنگە تووشی هەنێ نەخۆشی سوکچون و ئەوانەش بێت بەڵام بەگشتی خواردنەکانیان زۆر زۆر بەتامە بە تایبەتی بریانەکان وەک ئاماژەت پێدا چونکە لێرە زۆر شتی تێکن لەوانە گێزەر و بادەم و بەهاراتی تایبەت بە بریانی خۆیان ماسالەی پێ ئەڵێن کە تامێکی هێزگار خۆشیێدا و شتێکی تریش کە تێبینیم کردووە برنجی ئێرە وەکو برنجی خۆمانێ مەسە خۆمان لای خۆمان کە تۆزە برنجە خۆی یەکسەر ناوچکە هەڵاوستە ینی هەستەکەی تاو تێوی بەس لێرە برنجەکە سووکە ینی ئەی خۆی هەست بە تێری ناگەی شێوازی لێنانەکەیەتی فەرقەکە کاکە شێوازی لێنانەکەی شێوازی خۆمان فەرقەکە جۆری برنجەکەش لێرە برنجی قەندەهار زۆر زۆر بەناوبانگە چونکە شاری قەندەهار پارێزگای قەندەهار لە ڕووی کشتوکاڵیەوە یەکەمینی لەسەر ئاستی ئەفغانستان کە زۆر زۆر شت بەرهەمەهێنن لەوانە گەنم تا ڕادێکی برنجیش و هەروە میوەکان هەر لەبەرەوەیە برنجەکە ژیان کە دیقەتمدا وەکو برنجی کوردی خۆمان برنجی خڕی ژیان هەیە کە ئەوە ژێگای سەرن. کاک مەهدی پرسیارێکم هەبوو پێشتر بەڵام پێم وابوو بەباشی گوێ لێ نەبوو. وتت هەڵسوکەوتیان جیاوازە لەگەڵ گەشتیارەکان بۆ خاتوونەکانیش بە هەمان شێوەیە یان کاتێکیانە ئەفغانستان پێویستە شێوازی جلوبەرگیان بگۆڕن و بە شێوازێکی گشتی داپۆشراو بێ ئەوەیان چۆنە؟ بەڵێ سەبارەت بە مامەڵەیان لەگەڵ گەشتیاراندا وەک ئاماژەن پێدا مامەڵیان لەگەڵ گەشتیاران جیاواشتەوەکو کەس یاسایی نیە بەڵام هەنێ ڕێسا هەیە کە پێویستە گەشتیاریش جێبەجێ کە لەوانە بە نمونە ئافرەتان کە دێن ئێرە پێویستە هەموو گیانیان داپۆشراوە بێت تەنانەت سەری ژیان وەتە لەچکی ژیان پێوێت جلەکانیان مناسبە لەگەڵیانە سەبارەت بە پیاوان ئەگە جلی ئاسایت لەبەرا بێ بە نمەتی شێرتێکی خۆڵخۆڵیا پانتۆ کێشت بۆ دروست ناکەن ئەگە بزانن گەشتیاری بەڵام ئەگەر بۆن هەستی پێ نەکەن گەشتیاری ڕەنگە لێپێچینەوە لێکن وەچەوت لەبەرای چونکە خەڵکی ئێرە بە لەوەتی تاالبان هاتۆ پێویستە هەمویان جلی کولتوری خۆیان لەبەر بکەن پیاوان ئافرەتانی جلێکی داپۆشتاو بەڵام بۆ گەشتیار چاو پۆشیەکرێت لە هەمیشت مامەڵەیان بە زۆر باشترە. بەڵێ زۆر سپاس بە هیوایی کە گەشتێکی زۆر سەلامت بێ و بتانی دووبارە بگەڕێتەوە بۆ ئەوێ و ئەوەی کە ئەچێ بەدەستی پێێنی.